کاک لە سڵاو لێ بێ لە چوە هاتووی سڵاوی خوارد لێبێت لە هەولێرەوە هاتوو بە چەند کەڵەشێ بەشداری کردو من وەکو خۆم دوو کەڵەشێرم هێناوە دوو کەڵەشێری ئیسترات ئۆشامۆم هێناوە سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم بەخێر بێن ئێمە وەکو ڕێکخراوی گیرینگیدان بە پەلەوەری سلێمانی ئەم ساڵ نمایشێکمان کرد پێشانگایەکمان کردەوە لە شاری سلێمانی خۆشەویست بۆ خەڵکی سلێمانی دەوروبەری و هەروە لە هەولێر و لە کەرکووکیش تێدا بەشداریان کردووە ئێستا ئەمە چییە لە چۆ هاتووە کەڵەشێرە ئەمە ئیسرادی ئەڵمانیا 2 هەفتە لەمە بەرهێنام ئۆشامۆیە نرخی چەنە والله ئەو کاتێکی هێنام برادێکی خۆشەویست 4,000 دلاری پێمدا نەمفرۆشت من بۆ ئینتاجمە ئینتاجی دەکەم بۆ مواصفاتی چیەمە وەکو مواصفاتی و تەیرە زۆر جوانە ڕاوەستانی شان و شەوکەتی ئیدی ئەو کەڵەشێرە خۆی عەرز دەکا عەفوکە ئەمە بەو شێوازی کارڕوە ئەوە ڕاوەستانی تەماشایکەن جیاوازە دەفەی ملی تووڕەیی دەموچاوی باڵەکانی ڕانەکانی دەرپەڕیون سینجی دەرپەڕیوە یعنی لە وەکو مواصفاتی بەرزەم تەیرە ئەمە بۆ شەڕ ئەبێ بۆ جوانی نافقەت جوانیە ئێمە دڵمان نایە ناوەڵا دندووکێک لە یەکتری دەن وەکو بڵێ بە ئێمە کەوتووە ئەمەی دواوەیان چییە کاک لالۆ ئەمە ئەم کەڵەشێرە ئەمە دراگۆنی نازدارە ئەمەیان گەورەترە لەو نا وەکو تەمەن تقریبا یەکشتن بەڵام وەکو مواصفات ئەمە مواصفاتی بەرزترە خوێنی بەقوەترە ئەمە نرخی چەنە ئەمە وەکو خۆی نەئە بەڵام وەکو باوکی 9500 ئێرۆ فرۆشتایتە دووبەی لە دانیمارکەوە فرۆشتیانە دووبەی بە 9500 ئێرۆ حامیدی دانیمارک فرۆشتی ئەبوو زەینەب باوکی ئەم کەڵەشێرە مواصفاتی ئەم چی فەرقە لە چاوی تریانە وەکو مواصفات ئەم تەیرە وەکو مواصفات خوێنی یەکەم شت ئێمە ئیش لەسەر خوێن دەکەین خوێنی بەقوترە ئەم تەیرە سەر و کەلەی جوانترە تووڕەترە ملی تۆزە قەوسترە سینجی تۆزەک بەرزترە باڵەکانی ڕێکترن ڕاستە کەڵەشێرەکەی دیشتێکی جوانە بەڵام ئەمە ئیش لەسەر خوێن دەکەین دەبێ بزانین خوێنی ئەم تەیرە چۆنە و چۆن نیە زۆر تایبەتە ئەمە کاوا تووڕێ پەلامەری خەڵک نایە ناوە جوانینە هەمووی زیینێ هەر خۆی ئۆشامۆ دەبێت تووڕە بێت ئەمە چه هەستێ بە تۆ گەێنێ کاتێکە ئەم پەلەوەرە بەخێوەکەی بەم نرخە گرانەی کڕی ئەمە وەکو کڕینمان ئیدی خۆشمان دەوێت هەرچ نرخێکی پێ بدەین وەکو بەخێوکار وەکو کەسانێک نا ئێمە ببوورە لە سوۆسیال میدیادا زۆردا تووشی کێشە دەبێن قسەی ناڕێک ناشرین کۆمێنتی نابەزێ بەڵام ئێمە بەخێوکارین جێ بۆ شتانە نادەین هەرچ نرخێکیشی پێ بدەین ئێمە ساحب مەرەقین کێشەمان ئێمە جاروێ بۆمان قەرز کردووە لەوانەیە ئەمە پارەی جاروەیە شتێکی بەسیتمان نەبێت بەڵام دەقات و بیستقاتمان بە کەڵەشێرێکداوە بۆ ماقەرز کردووە ئەمە تێچووی بەخێوکردنی ڕۆژانەی چۆنە خواردنیان گرانە هەرزانە چۆنە چیلۆی 2 ڕوبعێکە چیلۆی 2 ڕوبعێک ڕۆژی چیلۆیەک ئەوێ چیلێک ئەخر بە جێرەی پەلەوەرەکەی چەندت هەیە ئێستا بۆ ئەمە 200 گرامی دەوێت ڕۆژانە یەک دانە بەڵێ بەڵام خۆ یەک دانەمان نیە ئێمە ئەو ئەڵقانە چێکە لە پیایەتی ئەمە ئەڵلقەی دانیمارکە و ئەڵلقەکەی دیش ئی حامیدە شخصی خۆی واتە ئەو کەسێک کە ئینتاجی کردووە بەڵێ بۆ لە تۆکە دانێک ئینتاجی ئەڵقەی خۆتی دەی دەتوانی لە پێکەیت بەڵام ئەمە لێرەدا فقط ئەڵلقەی ڕێکخراو لە قاچیان دەکەین بۆ ئەوەی ساڵانە لە فیستیڤاڵی گەورەدا بەشداریان پێ بکەین سیباقەیان پێ بکەین دەچێنێم کەڵەشێرە و خۆشە زۆر زیاتر لە چی ئەخر خۆشەویستی پەلەوەر شتێکە خۆشەویستی لایەنتر شتێک خۆشم دەوێت ئەگەر شتێکت خۆش نەوێت ڕای ناگریت ئەگەر بیهێنیتە لای خۆ مەپشانی کامێرەکەی ناو شانوشتی کە باسیێت ئەوە تاکردەوە ئەو کاتانە ئێستا ناوشانی دیار دەکەوێتن و دەفە و ڕاوەستانی دەردەکەوێت کاتێک کە لە دەستی دەگریت ئەوها دەرناکەوێتن ئەمە بەردەوام ئەوە بەڕێشیەوە سێ بەردەوام خۆی ئەخر سعرە زۆرەکەی ئاوایە سعرە زۆرەکەی لە مواصفاتەکەیتی لە ڕاوەستانیتی قەتە بووە پارەی زۆرەی بە کەڵەشێری ئەم لیشکێک و زۆر دوای مردار بوو زۆریش چەنە پێیاوە کە چەندم پێداوە دوای مردار بوو بێتەوە لەلای تۆ
وەکو توخمات ئۆشامۆنا وەکو هیندی پێم داوە کەڵەشێرم کڕیوە بە 56 وەرەقە لێم مردووە وەکو توخماتی هیندی پاڕۆ دەسیل. گرانترین کەڵەشێر کە هەوو بێت و فرۆشت بێتێ بە چەند فرۆشتە؟ 2 هەفتە لەمەوبەردا سەروی دەفتەرێک کەڵەشێرێکم فرۆشت $10,000 بەرو سەری ناوی سپارتا بوو ئۆشامۆ بوو هەمان خوێن بوو لەم جوانتر بوو زۆر تاکە کەڵەشێرە کاتێکی فرۆشی چه هەستێکە هەیە؟ ئیدی بەڵێن ئیفرۆشتم نەبوو بەڵام ساڵێک لەلام بوو من بەڵێنم پێدا بوو 1 ساڵی ڕێک بوو چاوەڕانی من دەکرد بەڵێنەکەم هێنازێ ئەگە نام کەڵەشێرەی فرۆشتن نەبوو بوونە تۆ کە ئەوەنە لەگەڵیا تعامل ئەەکەی دوایەکەی فرۆشی ناخۆش نییە؟ نا تو ئەگەرە من یەک تەبعم هەیە وەکو خۆم کە شتێکم فرۆش لە دڵی خۆمی دەردەکەم وا دەزانم نەمبووە دەبێتە یادگاری ئەمە دەبێ بیر لە داهاتوو بکەینەوە نەوەک ڕابردوو